خب وەختتان بخێر. لە ڕاستای دیبەیتەکانە بەزمە جەنگ مەغڵەتەی دزینە بەها و فەزیلەتەکان و هەروەها قڕوخکاری بەها و فەزیلەتەکان ئەو جارە بە بیانووی پەیامە کاک مەسعودە بارزانی گەرەکمانە ئەمە بەڕەسی بکەین لەگرا. مخاتب منیش خانەوادەی بارزانی و خانەوادەی تاڵەبانیە. گوێم لە قسەکانە باوڵە پێرەکەیش بوو کە شانازی ئەکرد بە جەلالە تاڵەبانی بە یەکێتی. من ئەم دیبەیتگەلە بۆ ئاگاهی هیچ مردمی ناکەم، نە فعالە سۆشیال میدیاییم، نە ئاگایی دەرە بە خەڵکیەکم کەوە ئاگانایێت. ئەم گفتوگۆشە لەگەڵ ئێوە ئەەکەم تا بزانی من ئەزانم وامە کوێ و لەکوێ وێسیاگەم. پێتان وانە بێ لەم قسە سواوانەی کە لە ناوە کۆمەلگا ئەیکەن و فێرە خەڵکتان کردگە من باوەڕم هەست پێی بەلام و موهیمە و بە ئەهەمیەتی ئەزانم کە خەڵک ناڕازیە. خەڵکە ئێوە ناڕازی نییە. ئەو خەڵکەی وا تۆ پێی ئێژی ناڕازی و جمێن فڕەدا درۆوەکە ناڕازی نییە. لە چی ناڕازی وێ؟ ئەو بەو ئەقڵەی کە هەسی باوای وەبیر دێتەوە، باواشی مشتێ سپێی هەبوو. هەتا ساڵەکانی حەفتا لە دەوروبەری سلێمانی و ئەو ئەتراف و هەولێرە بەناوە کوردستان توالێتێکی تیان نەبوو. خەڵکی هەڵە ماڵی بە پای دیوارە دەفع حاجەتیە کرد. سکێ تێر بوو، سکێ برسی، نانە گەنیمی نەو بیخوا، نانە پۆیە خوارد. نەیەتوانی بە پەتڕومەتی بگرێ، ئەمڕۆ لەیزری ئەکات. هێزی تیان نەبوو، نانی نەخوارد و دوو سەرجێی بکات. ئیستا وەکو کێ چەپەڕێت. ساوەڕ خۆشترین خۆراکی بوو. ئیستا پەنێرە مازار و لا ئەکاتە خوارەوە. گۆشتی لە گورجستان بۆ تێت، لە ئەرمەنیا لە مۆغولستان بۆ تێت. پێت وانە بێت من ئەم شتێک پێش ناڕزایەتیە خەڵک و تۆ فێرە ئەو خەڵکتە کردگە، من پێم وایە کە ئەمە شتێک لە واقعیەتی شیواتیە. گەرەکتە بزانیەوە خەڵکە ناڕازیە ئەها کە گیڕەی درۆنێ تێ بەڕاستەرە هەڵە بجە و سلێمانی خەڵکیژێ خۆئە بۆ خاتری جەمیعی بوسڵمانان لێمانی نەشێوی. کەواتە من ئەزانم کە ئەوە تۆ فێرت کردوون. تۆ فێرت کردوون لە ڕۆژگارانە بێشەرەفیە کاورا بە گاردە ناڕازی بوون و مۆدەی ناڕازی بوون شەرەف بۆ خۆی پێیاکە. شەرەف وشەیەکی عەرەبیە، یعنی لە جێگەی بەرزۆدانیشتن. لە جێگەی بەرزۆدانیشتن هەر شتێ بەرز و گەورە بێ شەرەفی ناوەنێن. ئەشراف یعنی تەبەقەی بەرزە کۆمەلگا سەرەوەی هێرم. خەڵک دانیشکەسە ناوە زێراب، تەقلەی سەرە کێو لێدا. و پێش دووا نەبێت کە ئەگرا ئستثنایە فەقەت کوردستانە. تقریبا ئەم گۆی زەمینێ تەنیگە سۆ خەڵکە ئەوام واسە، خەڵکە ئەوام مێگەلە بەرانی گەرەکە ئەوزیکە بۆی فەرق ناکە کێ بێت. یعنی تۆ پێ دوانە بێ لە پشتە ئەمەی کە خەڵک ئێژێ مەعاشم نییە و مچم نییە و من باوەڕم کردگە کە ئەمە پێی وایە ناڕازیە. ئەوە نەختنی داگەس بەرز پلێت و ئاوە مقەتەر و پارەیە نەوت لەو عێراق شەرەف موجود نییە. پیاگەورەیەکی تیان نییە تێمە سەر ئەمانە لەبەرەوەی ئەمانە چەمکە دنیاویە مۆدەرنن. بۆ ڕووی دەمم تۆی چون من ئالەگرا گەرەکمە داستانی تعریف کەم و تا بزانی ئەگەر 100 ئینسانی قەستمەندی
گەورەی کورد بووایە ئێوە پێویستان بە لەشکرە سپاح نەکرد بە چەقانە دەرەکریان و دەریانەکردن هەروەکو دەسەڵاتدارانە ئێرانی من گەرەکمە مەغڵەتەی دزینە ئەرزش و بەهاکان بێژم بەر لەوەی بگەیتە کڵەشینکۆف بەر لەوەی بگەیتە شەڕەمشت تۆ کۆمەڵێ تەمهیدات دەبێ بکەی تا بگەیتە شەڕەمشت لە خۆ تۆ بگەیتە شەڕەمشت ئەگەیتە کاورای ئەحمەقی لە خیابانە وا لەسەر دوو هۆڕین یەکتری ئەدەڕەن یەکتری ئەکوژن بۆ لەبەرەوەی ئەوانە کۆمەڵی ئینسانی مسەتەحن پێیان وایە دەسەڵاتیان بەرابەرە بە یەکتری تەحملی هۆڕینی یەکتری ناکەن هۆڕ و هەوانە قنگی یەک ئەدەڕەن ئەی بۆ پەلامارە تۆ نادەن لەبەر ئەوەی پێیان وایە تۆ وایتە سەر ئەموا لە خوارە وەگەرنەوە نییە لە گیانی خۆی ناترسیەوە نییە لەسەر هۆڕنێتێتە خوارەوە پەنجا چەقۆدا لە کابرا لەگرا مشکلەیەکێ مشکلێک وا لە ئەقڵی ئینسانە وا لە کوێی ئینسانە وا لە ئەقڵی ئینسانە هەروە کە تۆ مەجبور ئەوی ئەم تویتە بنووسی کە منیسەتێ مەسەرە تویتەکەت گەرەکمە شتێکەوە بیر لێنمەوە ئەوەی من لێمدا شیوەنە هەڵەبجێ ئاغای میدیا حسین بوو کارم بە شێعرە حەلەق و بەلەقە بێمەعناکەی نییە کە کابرا لەم سۆنگەوە دیگەسی نەیشم گەرەکەم ڕۆمەسەری بەڵام من ڕۆژی هەڵگەڕیامەوە وتم ئێرانی نەبووگە بە میلەت نەبووگە بە میلەت ئێرانی میلەت نییە دەیمانگە ڕابردوو هەژدە و نۆزدەی دەیمانگە ڕابردوو بە شانۆگەری دەوڵەتە ئێرانی هەزاران ئێرانیان بردە خیابان ئینسانە بەدبەختە کاول وەکو ئامانەی تۆ لە یەقین پێیان نێژی ناڕازی دەیان هەزاریان لە فاصڵەی 48 ساعت کوشت کەچی ئەو خەڵکە فاسدە کە نەشوناسی هێز نەمیلەتە نە دەرکێکی لە دنیای کەسکەوا لە ناویە واداریان کرد بەسەر جنازەی مناڵەکەیەوە بڕقسێ بەڵام من بەسەر جنازەی تەکتەکیانەوە وەستام بەسەر جنازەکەیان کە وەستام ناوم لەو ڕۆژەنا ناوم نا ئێوە بە هەر هەمووتانەوە بەم لوشە نەتانتوانی ناوێ بنێن لەسەر هەڵەبجە ناوتانیا هیرۆشیمای کوردستان من ناوم یا ئوخدود خامۆشی کوژی ئەزانی بۆ خاندانە بارزانی خاندان تاوڵانی مارسل پرۆست وەختی سەیری کرد تووشی نەخۆشی بووگە و زاکیرەی لەدەست ئەدا ترسیا لە دەستی بدا بۆیە دانیشت گەورەترین ڕۆمان قەرنە بیستی نووسا لە بیرەوەریەکانە خۆی لە بە شوێنگەڕانە بیرەوەریەکانە زەمنەکانە ڕابردووە من چون ئەترسیام ئەو فاجعە لەبیر بکەم چون ئەترسیام حافزەم لە دەست بەم زاکیرەم نەمێنێ بەسەر جنازەکانیانەوە هەر بەو حاڵەتە دەرونی ڕۆحی خۆمە وەستام ڕسمم لەسەری کرد ناوم لەسەری دانیا ئەلبۆمم بۆ دروست کرد وشە و چەمکم بۆ دروست کرد خەتابم بۆ دروست کرد مەرسیە و چەمەریم بۆ گێڕا لەبەرەوەی ئەو ساتە ئەو لەحزە لەبیرە من نەچێتەوە لەبیرە ناخم ڕۆح و ڕەوانم شعورە ئینسانیم مەقام و مەسئولیەتێکە بۆ خۆم دروستم کردە نەچێتەوە چون ئەمزانی هەم لەبیرم نەچێتەوە هەم لەبیرە ئەوان نەچێتەوە هەم لەبیرە ئەو دایکەی وە ئەڕەقسیا بەسەر جنازەی کوڕەکەی وە ناوی نیا بوو ڕەقسە تەعزیە تا لێو دووە بە کاری بینێ و بە کەڵکی بینێ بۆ بندیوارانە بۆ گیرفانە فاسدینە پێگەی بێسزاکانە ئێرانی هەرو دایکە وا ڕەقسیا بەسەر ئەو جنازە
ومن دام بربيلقا هرلكات رسم قرتنكو بيلا ورا دروس كردنكان وإجازش نادم ببي بصاحبي ونايلم ببي بصاحبي تا أو كارنك هاكتو ديك بردات نكشت وإدعايك أكي استلبشتيا أو بودموريكا لبروي كسيكي كجياغا وبودموركا أجد تيناغين لدى صلاة ماكس ويبر إجيد دا صلاة قروخكاري تندوتيجيكا دا صلاة يعني قروخكاري كردن تندوتيجي مثلا إجن إيوا لحريم كردستان قروخكاري تنكردو بسر همشتيكا بسر تندوتيجيا يعني خشونات بسر آبوريا يعني همو بازگەیەکی رسمي وغير رسمي تان داپۆس هەند بوو دایستە همو مجال نان خواردنێکتان لە دەستی خۆتان و لە کەرتی کۆمپانیەکانی خۆتاندان هەبوو قۆڕۆخکاریتان کردووە بەسەر بەشە سیاسیە بۆیە هەر کەسێ بیر ئەکاتەوە ئێوە بگۆڕێ ئیشی بڕۆی قۆڕۆخکاری بەشی ئابووری بگری قۆڕۆخکاری بەشی سیاسی بگری قۆڕۆخکاری بەشی توندوتیژی بگری بڕۆین چوار کەس کۆکەینەوە چەک دروستکەین بیگرین لە دەستمان و بین لە ئێوە بەڵام ئاغایانە پارتی و یەکێتی چ ئێوە چ دەوڵەتە ئێرانی بەر لە هەموو ئەمانە گریمانەیە مەوجودە گریمانەیە مەوجودە کە سەحەتە ئەو گریمانە بە تەئید گەیگە پێویستی بە ئیسپات ناکا و تۆ بۆ ئیسپاتکردنەوەی شتێکی تری دژی دروست ئەەکەی مەبەستم شەرعیەت و ڕەوایە نییە ڕەوایی و شەرعیەت لە جێگاهای جۆرا و جۆرەوەتی و پاشانیش بەدانە سنووقە دەنگ بەر لە هەموو ئەمانە تۆ شتێکت هەیە کە ئەتوانی ئەم سێ قۆڕۆخکاریە پێ بکەی تۆ شتێکت قۆڕۆخ کردووە ئەو شتە ئینتزاعیە ئەگەر ئینتزاعی نەکەی تێناگەی بە چاوی سەر نایبینی ئەو شتە پێی ئێژن غۆڕۆخکاری ئەرزش و بەهاکان بۆ ئەوەی تێبگەی مەسەلەن لە یاڵەتە متحدەیە ئەمریکای ژن کەسێک چوار جیلی لە ئەمریکا لەدایک نەبوو بێ ناتوانێت بێ بەسەر کۆمار بۆ دەبێت چوار جیلی لەوێ بێ ئەمریکا وڵاتێکی دەستکردی مستعمرە بووە لەوانەیە کابرا دانمارکی بوو بێ فەڕەنسەوی بوو بێ خەڵکی هەرکوێ بوو بێ هەتا چوار جیل لە ئەمریکا لەدایک نەوێ متمانەی پێ ناکەن کە ئەمە بۆ ئەم خاکە بۆ ئەم خەڵکە بۆ ئەم مردمە ئەرزش و بەها و فەزیلەتەکانە ئەم مردمە هەڵ ئەگرێت و هەڵگیری ئەوانەسە و جێبەجێیان نەکات ئەگەر بیانی بێت مەسەلەن بۆ بە کەسانێک کە تێن وڵاتی داگیرەکە نێژن داگیرکەر لەوانەیە پارەش بێرن ئەوە نەبوو لە ئەفغانستان پارەیان برد تریلیۆن دۆلاریان برد کەچی هەر تاڵەبان لە خەڵکی ئەفغانستان هەر لێیانیەدا بۆ لەبەرەوەی ئەوان سوور دیارە بەهاکان و فەزیلەتەکان و کۆمەلگای ئەفغانستان نیسیان بەهاکان و فەزیلەتەکان و کۆمەلگای فڵانە وڵاتیان نییە تۆ قۆڕۆخکاری چیت کردگە بەهاکان و فەزیلەتەکان کە ئێژی کورد تۆ نایژی بارزانی تۆ نایژی تەکیەی نەقشبەندی بارزانی تۆ نایژی تفەنگچیەکانە بارزانی تۆ نایژی گیانفیداکانە بارزانی بۆ ئێژن بارزانی بزانە تۆ ئەکرێت بە خۆی تفەنگچیداری و ناوچەداریە عەشیرەیی یا سێکتی فرقەیی بێژی من کۆمەڵی تفەنگچی مەس ئەم کۆمەڵی تفەنگچی منەوە لە خزمەتی هەر کەسێ پارەمان پێدا ئێمە کۆمەڵی جێگەمان گەرەکە و کۆمەڵی ئیمکاناتمان گەرەکە و حەقی خۆمانە و کەسابەتی خۆمانە تۆ توانی قسەی وا بکەین یا هەروە بنەماڵەی تاڵەبانی تۆ کەتی کۆمەڵی تفەنگچی دەوروبەرت ئەکەی بە پێشمەرگە گەرەکتە بیکەی بە سپای یشتێ بەناو نەتەوە یعنی ملی چمکێکی ناسیۆنالیستی عەسرە مۆدەرن
لكاتيكا تو نميلتت هي تكرار يكمو نميلتت هي نتشيروكي هاو بشي ميليت هي تا إيمة بزانين أرزشكان بەهاکان و فەزیلەتەکانە کورتچیە لەوانەیە لەناو بنەماڵەی بارزانی و عەشیرەتە بارزانیە مەسەلەن دەست ئەکونالودکردن فەزیلەت بێ بەڵام لەناو عەشیرەی دۆستیان نەبێ لەوانەیە لەناو عەشیرەتە بارزانی ڕەدووکەوتن فەزیلەت بێ بەڵام لەناو عەشیرەی دۆستی و هەرەکیە فەزیلەت نەبێ تۆ کە ئیژیت کوردە ئێستا ئێمەش بزانین دەقیقەن کامە مەقتەعە مێژوویە ئێوە ئەرزش و فەزیلەتەکانە کوردی واتیە چەکە پێشمەرگە چەکە شەرەفە شەرەفێکی عەبدولسەلامە بارزان شەرەفت جنابەت شەرەف یعنی بەرزایی جنابەت واوە پاشنەی کەوشەکەت و خۆنەرەکەت و بەرزایی جنابەت یا هاوە لە حساو و بانکیەکەتە شەرەفەکە ئیژیدی پێشمەرگە شەرەف یعنی تفەنچی جنابە ئەم بەرزاییە بەرزبوونەوە وا لەکوێ بە شەهامەتە بە غورورە چیرۆکی هاو بەشێکمان هەز ئامادەست لە پێناوە ملەتێ بەناوە ملەتە کورد تا ئاخرین دڵۆ بخوێنی لەسەر خاکە مقەدەس ناسیۆنالیزمە ئەڵمانی کوردستان تا ئاخرین دڵۆ بخوێنی تا ئاخرین مناڵی تا ئاخرین خەڵکی بوێزێ چۆک دانەدات و نەچێتە ژێرەبارە کەس دەی ئەمە مەوجود نییە لە مێژووی ئێوە مەوجود نییە کوردایەتیت بە چی کردگە تۆ کۆمەڵی تفەنچی بارزانی دوابێ بعد پێت وایە کۆمەڵێ ئەرزش و قیەم و بەهات قۆڵۆخکاری کردگە خەڵکیش پێتەدا خەڵکی کورد قیەم و بەهای ئێوە ئەرزش و بەهای ئێوە کە شەرەفی پێژن قوچان و دەرچوونە لە بەرامبەر دوژمنات ئەرستوو ئەڵێ بێعەداڵەتی ئەوەسە هەر کەسێ شتی لایەقی نێ بیدێتێ مەسەلەن سەربازێک کە ئێهەنێدیتە شەڕ و ئەبێ بە سەرباز دەبێ شەڕ بکە گیانبازی بکات خەڵکیش بکوژێەوە لە جەنگ دەرنەچێ کە لە جەنگ دەرچوو بێعەداڵەتیە پێیبێژی سەرباز دەبێ پێیبێژی قنەر ئەمە عەداڵەتە چون سەربازیان بۆ سەربازی دروست کردگە بۆ شەڕ دروست کردگە قنەریان بۆ شتێکی تر دروست کردگە عەیبە بۆم کاورەکە قنەرە دەرچووکە پێیبێژی سەرباز نەک عەیبە زۆڵمە نەک زۆڵمە بێعەداڵەتیە خب ئاغای مەسعود بارزانی تۆ فکرت لە من نەکردو ئەم خەڵکە بۆ دەمی داخسکە بۆ هیچێ نایژێ لەبەرەوەی تۆ وتت ئەرزش و بەهاکان و کوردوا لە ناو منە ئەم خەڵکیشە دەمی داخست خۆی پێوە خۆی فرس و کوچولو کە ڕازەکە تۆ دەم لە کوردایەتی دی ها بەلای تۆوە لە خۆی و دای پێت بە کێ دای پێت ڕژیمە بەعس دای پێت کێ دای پێت دەوڵەتە ئێران دای پێت وەکو چی وەکو ئەو کارێ ئێوە کردان ئێوە قازی محەمە ئێوە کوردباز قەومی باز عەشیرە بزانە عەشیرە ئێرادێکی نییە ها وەلێ عەشیرە دەرکێکی لە ملیەت نییە عەشیرە دەرکێکی لە ئەمرە ملی نییە عەشیرە چیرۆکە هاوبەشی نییە ئەوە نییە دۆسکی و تۆ ئێژێ قنە ئەدەڕم عەشیرەس دەرکە ملی نییە یەکسری لە خۆباییبوونە عەشیرەیە هەست جا عەشیرە منفعەتە عەشیرەی لە نەزەرەگرێ مەسەڵەن ئێژێ من 50,000 تفەنچی بارزانی ئەفرۆشم بۆ 100 ملیۆن دلار وە تۆچی مەیلە خۆمە و کەسابەتی خۆمە وەسە ڕانە مەڕم بێت و زەمینم بێ و بیدەم بەکرێ مەیلمە و کەسابەتە خۆمە بەڵام کە تۆ ئێژی چەمکە کورد شەرف و کوردە ئەو جار من شەرەفە خۆمە ناسەما تۆ شەرەفە من نییەی من بە هەر پێوانەیە کە سێریەکەم تۆ بێ شەرەفتەرین عونسوری ئای مەسعود بارزانی ئەتگەڕێنمەوە سەر قسەکانە
لەسەر دەیمانگا کردم 41 دادگای قیامەتیانە هەڵەبجەم کرد ئاو خەڵکە تۆقاوە داڕزاوە فاسدەی هەڵەبجە 41 شەو هاورد بە ناوی دادگایانە هەڵەبجە بە قسەی خۆیان وا ئێوە لە توو لە عمرتانە پرسیارتان لێ نەکرد بوو ئێوە هەروتوتان ئەو ڕۆژە خواردنەکەتان چی بوو کیمیاویەکە کەی هات سەدام ڕقی لە کورد بوو خەڵکی هەڵەبجە زۆر قاڕەمان بوو سەدام تۆڵەی کردەوە لێی ئێوە ئەوتانە فێر کردو وای وش ئەوەی تکرارە کردو بەڵام من سوالم لێ کرد ئێران پەدافەندە هەوایی هەنارد بۆتان ئێران بە دەبابە و چەکە قورس هاتە ژوورۆ یا بە چەکە سووک هاتە ژوورۆ پارتی و یەکێتی و ئێران ئێوەیان گواستەوە بۆ شوێنی ساڵم جادەی سلێمانی پێش لە کیمیا بارانەکە کێ لێی ئەدا کە خەڵک هەڵەهات بۆ سلێمانی تۆپخانەی ئێران پردەکەی زەڵم کێ تەقاندیوە حەمەی حاجی مەحموود ئەو کاتە کە ئێوە لە ژێر کیمیا باران بوون بەرەی کوردستانی کە پارتی و یەکێتی و حرەکەی ئیسلامی و ئێوە بن کە ناوتان پێشمەرگە شەرەف ئەو کوردانەنە ئەحیانە ئێوە چەند نەفەرتان بە شیمیایی مردن چەند نەفەر لە پێشمەرگەکانتان بە شیمیایی مردن ئێوە تەنیا گزارشێک کە لە شەرەف و لە مهمی خۆتانەکەن مردنە ئیتروانیە عملیاتە وەلفەجر 5,000 نەفەر خەڵکە هەڵەبجە کوژیاگەت و ئیشە بەلانی کەمە 500 نەفەر کوژیاگە بوێ دادێ بێ زەحمەت چەند نەفەر کوژیاگە چەند نەفەر ماسکی نەوگە دەرزی نەوگە نەیزانیگە شیمیایی ئەوە شێنن هەر ئەوەی کە کوڕ ئەو خەڵکە بەسە خەڵکە هەڵەبجۆگەها نەورۆڵی گۆ و نازانم کوێنەی گۆ و خەڵکە ئەوێ بووگە چەند نەفەرتان بە دەرەسەرە بووم بە شیمیایی کردیاگن و مردگن چەند نەفەرتان ئێوە شەرەفە کورد بوون بۆ ئەوەی ئێران نەدۆڕێت بە عێراق بە دەستە وڵاتانە بە دەستە کۆگاکانە ئەمنیەتیە جیهان خەڵکە هەڵەبجەتان هەڵبژات بیکەن بە وەجه المسالحە پارەی سڵحدان وەجه المسالحە تا خومینی بتوانێ بە خەڵکە ئێران بێژێت کە جام زەهر ئەخوا وەگەرنە ئێوە بە فەرمانە ئێران بە ئەمرە ئێران خەڵکە هەڵەبجەتان ڕاگرت تا ئەوان دەربازە حکوومەتە تاران بکەن لە شکستە جبهەیەکانە لە دەستە سەدام حوسێن تا قەتنامەی 508 ئیمزا بکەن لەو دادگای قیامەتیانە کە من ئەمە دەرهاورد یەک خەڵکە هەڵەبجە کە بوو گەسۆ قیامەتی یعنی ئەنچ مرۆڤایەتی لی داماڵیاگە من تعارفێکم نەگران نییە ئەوە خەڵکە هەڵەبجەست بدون ئێستسنا ئەوەی مرۆڤایەتی لە خەڵکە هەڵەبجە داڕمیاگە نەماگە وا هەر ساڵ مۆنۆمنت ئەکا هاوە شوێنە قەرەبووی $100 ئەزانی بۆ وەکو دایکی کاورای ئێرانی بوو بەسەر قەبرەکەی ڕقسی من ئەو لەحزە بەسەر جنازەکەی وێسیان ئەوان بەسەر جنازی خۆیانە نەویسیان بەسەر زامەکانە خۆیانە نەویسیان ئەوان فویان کردە ژێرە باڵە خۆیان هەر قسەیان کردوتێنەوە $100 قسەمەکە فێرە پوڵ خواردن بوو کاساوەتە خاسێک بوو فێرە فرمێسک جەمکردن بوو خۆ بە قوربانی کردن و فرمێسک جەمکردن و ژیان بەردەوامکردن لە ژێرە ناوە کارەساتە هەڵەبجە کەس بەسەر لاشەی هەڵەبجە نەوەستا درۆکن نەوەستا و منیش ئەو دادگاهە قیامەتیان من نەوردایەتە بەرەو کەس تەوانە ئەوەی نەبوو استخراجە ئەم حکومەی لێ بکە ئەمما قسەوا لێگرا خاندانە تاڵەبانی و بارزانی یەک نەفەر لەو ئەقلیمە کوردستانە نەیزانی کە ئێشێ ئیستە کە سابت بوو ئێوە مەغڵەتەی شەرەف و کەرامەت و ئەرزش و فەزیلەت ئەکەن ئەم مەغڵەتەتانە لە دەست دەربێرێ ئێوە بێشەرەف بێکەرامەت بێقیمەت جنایەتکار دەدولاری کرێیی جاسووس بۆگەنن من ئەمانەی دەم پێتان سفەت جمێن نییە
ئەمانە لە تەرەف منو بوو خەتەرناکە بۆ ئێوە چون من خەڵک ناڕازی نییەم من خوێنت مباحەکەم خۆتیش خاسە زانی تۆ ئەزانی تا دوێکە خۆتیش پێت وابوو پیاوی مهمێکی ئەحیانەن پێت وابوو وەختی پێت سابت ئەەکەم پیاوی مهمێک نییە بێفەزیلەتی ئاوای کە بە سپای پاسداران سابتی یەکەم تۆ نە شیعەی نە میلەتی نە ناسیۆنالیزمت هەست نە شەهادەتت هەست تۆ دانەیە درۆزنی کە درۆزنێکی تر لە تۆ درۆزنتر و تۆ ئەیوت تۆ شیعەی تۆ ئاخر و زەمانی تۆ خۆت ئەدەی وەکوش تۆ دواکەوتووی تۆ هیچ کام لەمانەیانی من گەرەکمە تۆ ئەمانە بی تۆ نیت تۆ بە ئەو هەستە دەکرد تۆ هەیی وەلێ تۆ نیت لەگرا کاورای پازدار تا دوێنێ دانەیە ئەحمەقە ئێرانی ئەدی کە بە ئەمی ئەو دواکەوت و شیعە منتەزری ئیمام و زەمان تۆ بڕق لە ئەمریکایە ئەمە حەزمان بە ئەمریکایە کابرا بۆ خۆیشی باوەڕیە کرد پیاوی مهمێکە ئێوەمانە ئەقلیان نییە من ئەقڵم هەست ئێمە وڵات نایم بە کەس ئاوای ئەوت خۆشی نێزانی وەلێ من دەرم خست بۆی وتم جیب مەکەرە پەمەیی لە کەوی تایسەوا لوسکە بووگی جاران بە شوێن شەهادەتە ئاگەڕیای ئەو دەرباوە شەهادەت ڕاو نەبەندیت باوەڕەکەی سە جیبەکەیتە پەمەی لە شارەکان تارانە تۆ بە ناسیۆنالیزم نەبووک تۆ ئێرانی دانێ قازی هەمە و کوردە قەومی ئیتنیکی فاسدە هاورد کە نەوگەسە ئەسڵەن نەوگەسە میلەت دانێ فاسد ئەم دانە فاسدە کوردە بەر لەوەی بێژێ خۆی کێس تۆکیی پرسیارە لێ بکە وتی من جگەرم گەرەکە تۆ چۆن بە جگەرم گەرەکە دەست پێیەکەی من خودمختاریم گەرەکە بابە بێسە کاول تۆ لە کاورا پرسی تۆ خەڵکی کوێی تۆ کوڕە کێی لەکوێ هاتگی ئەمە لەکەیوە چۆن تۆ چۆن لە خۆ تۆ پرسی قبوڵت کردوتت تۆ من جگەرم گەرەکە لێ سوالکەری بەچکە سوالکەری سەر سوالکەری حیزەکەی کوڕەکەی تۆ بە پرسیارە ئەمەی کە تۆکی دەسە پێ نەکرد تۆ لە خۆتۆ ڕوتە بەردەمی کاوراوتی وڵی من چکلیتم گەرەکە ناو دنیا کوردەهێدی کاورە لە ئێرانە ناسیۆنالیزمی نەبوو ناسیۆنالیزم یعنی چیرۆکە هاوبەشێک کە خەڵکێک ئەکا بە ئەرتەشە وڵاتێک دەوڵەت زۆرێ پیا ئەکا لە تاریخانەوگە و ئەم خەڵکە ئامادەست لە بەرامبەر ئەم خاک و زوان و نەتەوە خۆی با بکوشت بۆی جەنگە جەهانی دووەم ناسیۆنالیزم بەم قەشەنیە کاریە کرد شەڕی گەورەی دروست کرد چون ئەمانە حەز بە زلی خۆیانیە نەکرد بەڵام دەوڵەت مڵەت شتە قەشەنی بوو بۆیە بە لەشکەر کار تەمام نەبوو دەبێ میلەت نابودکەی ئەرتش میلەت بوو نە سەرباز ئەمە میلەت بوو سەربازی بێنەهایەتی هەنار ئەمە میلەت بوو دەعمیە کرد ئەمەی کە پێشین میلەتە ئێران ساڵە 1320 ئیخراج ئیشغاڵ بوو بە رووسیە وە بە ئینگلیز شاکەیان چوو خۆی تەسلیم کرد ئەرتشەکەی یەک فشەکی نەتەقان خەڵکەکە یەک جەبهەی مەقاومەتی تیا دروست نەبوو کەچی 3 تا 5 ملیۆن بەناو ئێرانی لە قات و قڕیمت کەوتە ئینسان خواردن کاورای ئێرانی بەڕاستی فکریەکرد ناسیۆنالیزمی هەست بەڵام بیری لێ نەکردو حەمە ڕەزا پەهلەوی دەست نیشاندە دانراوە دەست ئستالینە باوکەکەشی وەشق کردە دەرەوە تا 4 ساڵ دوای داگیرکاریە رووسیە و ئینگلیز دووتی هەڵدریاک بناوە جەعفەرە پیشەوەری و قازی حەمە بۆ بێرن تاشای ناسیۆنالیزم نەبووک میلەتی ناسیۆنالیزم نەبووگی بە میلەت نەبووک دەست نیشاندەیە دەست ئستالین بڕوا ئەم دوو نەفەرە و 4 دانە ئەرتشی حیز وا فیشەکێکیان نەتەقان هەڵکێشێ بێژم ماڵممی هەنم نجاتدا بژی ئیرانەما ئەوە ئەو بە قوڕقکاری لە فەزیلەت و ئەرزش تۆ بدونە پرسیار ئەم تەدابێ ئەو ئەمەی نەبێ دەسەڵات ناتوانێت قوڕقکە ئەمەی نەبێ سیاست ناتوانێت قوڕقکە ئابووری ناتوانێت قوڕقە تۆ بە کامە کەرەکەر لە ئیقلیمە کوردستان ڕووگیتە مەسیف سەلاح الدین
بەمەیکە گویا تۆ ئەرزەش و بەهاکان و فەزیلەتەکان و کورد وا پێ ئێمەش سەیرەکەین وا پێ دێنێ پێکاکە تۆ نیم متر شەواڵە کوردی وا لە پێدا وەکو واڕۆکە هێرکە مشکیا قوتێقمتان دێ کارنامەت بەڕاستیکەم ڕۆکنە دوویە ئەرتشە شاهەنشاهیە ئێران پوڵەکانە عیسا پژمان بڕنەوەکان وە فیشەکەکانی بڕیارەکان کە ئەوان ئەیاندا و ئێوە هێزە پرۆکسیە ئەوان بوون ئەمەسە شەرەفە کورد یا هەڵەبجەیەک کە خەڵکە هەڵەبجەتان بۆ خۆشهاتن و دەربازکردنە موقعیەتە بێسزاکانە ئێرانی بە جینایەت کێشان خەڵکە هەڵەبجە هیچ ئەو مرد ئەوانی تریش کاش بمردایەنا لە بەڕبەڕیەت تێپەڕین ئەوەی تیانە نەماگە ڕۆحە ئینسانە ڕۆحە خوداییە معنەویەتە گەشتی هەڵەخاتەوە بۆ ئەوە خۆشە لە وەڕەکە خۆشە و گانگانۆکی و خۆشە و خۆشە وەلی ئەمە خۆشیەکی تریشی واتی یازانی چییە ئەو خەڵکە کە هەروە باوەڕی بە هیچێک نییە و منیش تەوەقعی لێ ناکەم سەغیرە باوەڕیش ناکەم ناڕازیە هەروە کە تۆ ڕادگرکە واوێتە تا ڕاپەڕین بەرامبەرت نەکا وەختی من تێ هەڵدانە تۆ ئەەکەم هیچ دفاعی لە تۆ ناکە هیچ دفاعی لە تۆ ئەو خەڵکە قارەمانی گەرەکە وێسیاگە قارەمان بێت ئێوە بگرێ فڕەتان باتە دەرەوە ئیستا من ئەزانم تۆ ئەمانە نافامی بە احتماڵە فرە نافامی چون ساختارە ئەقلیتان مشکڵی هەست بەڵام کاورای سپایی لە ئێران نایفامێ هایستە من بە تۆ مشەخەسم کرد تۆ هیچ ئەرزش و فەزیلەتی ئەگەر ئەمە بەهای لە لای کورد کە ئینسانت دلێر و بە شەهامەت بیت بەخوا ئێوە نییە بەخوا ئێوە دروزنن بەخوا ترسیاگ و جەبانن بەخوا حیزی وەکو خۆتان نییە ئەگەر لە ناو کورد مزور بوون و پیا و خەڵکی بوون ئەیبە و ئەمە ئەرزش نییە باوەڕکە تۆ مزورە ئێرانی مزورە ئەمریکایی مزورە ئیسرائیلی مزورە تورکیە هەر دەستگای جاسووسیە بێپارە بدات و مزوری ئەوی دێ ئەمە ئەرزش و بەهاس تۆ هەست کە شەرەفی ناوە ئەگەر بەبەستت ئەوەسە بەرگریت لە خەڵک و لە خاک کردگە ئاخرین نمونونەکەی کەرکووک نەبوو ئاخرین نمونونەکەی درۆنەکانی ئێران و هەشت و شعبی نەبوو وەکو قەح بەقنە کردبووە ڕۆژی درۆنێکی کرد بەقنتا زاتنەوە دەمکەیت و شەرەفە کوێیت و دەقیقەن یعنی ئێمە کەی ئەوە نەحیزوگین بەناوە کورتێمان بۆ ڕنجواونەین و ئێوە تا ئەگرا تێتان ئەو ڕەنژین باوەڕەکەی لە پشتۆ تەقەیەتێت ئەوە نەگوشاو بووگە دێ ئەمە واقعەن شەرەفە کووردە تۆ شەرەفە کەی دەقیقەن تۆ شەرەفە عەشیرەت من نازانم عەشیرەتە بارزانی واسە عەشیرەتە بارزانی واسە ئەمە شەرەفە عەشیرەتە بارزانیە شەرەفە عەشیرەتە تاڵەبانیە تەکیەی بارزانیە تەکیەی تاڵەبانیە شەرەفە کێس کەرکووک و وارە بیرا چۆن وەکو میگ دەرەچوویت دێ باشە تۆ مەگە قەرار نییە لەم خاکە کەسێ لەسەر خاک شۆخی ناکاتە قواتە مسەلەح ئەرتشە ئێرادەیە ملیە ملەتێ لەسەر بستی خاکتەکە کەسێکا شۆخی ناکە ملاحیزاتی نییە ژیانی نەگەرەکە خۆی ئەداوە کوشت نایەڵێ دوژمن بێتە ژوورۆ ملیۆن بە کوشت دەدا کاکە ئێوە یا کەرن یا خۆتانە دەن لە کەری ناسیۆنالیزم چییە تۆ چۆن ناسیۆنالیستی چۆن بەمە ئێژی کورد پس ئالەگرا تۆ چیت کرد کۆمەڵی خەڵکە داگەسە و کوشت ئەم کۆمەڵە خەڵکە کە داگتۆ کوشت تۆ هیچ قیەم و ئەرزش و بەها و هیچ مەردانگیەک و هیچ کوردبوونێکەتیان نیە گەرەکتە ئەم خەڵکە دەمی داخە بێژێ ئا خەڵکە هەڵەبجە هیچ کامی نەیوت ئێوە جنایەتکار بوون ئێوە خائن بوون ئێوە مردمە کورتان لەبین دەبرەوەی بنموچەی تۆیە خوارد ئەندامە یەکێتی و کاورای حیزە ئەمە و تۆ بێژیت ژیانی بۆ ناکرێ بندیوارانەی پێنادرێ ئەو ئێشێ دەنگ نەکاتەوە بێژێ یەکێتی قارەمان وکە پشمەرگایەتیمان کردە ئەو هەر ئەو وەختیشە تەکتووە بێشەرەف وگە مزور وگە نانخوەر وگە پرۆکسی دنیا وگە پرۆکسی قەرارگای ڕەمەزان وگە هاتکە ئێران نجات بە ئێژێ سەرماوسۆڵم کێشاگە فیشەکم خواردگە دێ ناوچاو دەرەهات خوێڕی شغڵت ئەمە و گەسە پارە گرتگە و لە سەقزا پاڵە داگەسە و پۆڵ قەرارگای ڕەمەزانیان پێی داگە و قواتە مسەلەح میسیۆنەروگی
شغلێکی تر بوو کارێکی تر بوو هەرەوە نەژیایی 1000 تمەنەژیایی لەوە زیاتر ناژی خۆ ئێوە بەناوە کوردەوە قەومی کریا قیمەتتان هەرزانە ئەوڵەن سەربازە پیادە هەرزانترین کەرەستەی جەنگە هەرزانترینە ئەتۆ موشکێ دروست ئەەکەی تۆماهاک 2 ملیۆن دلار قیمەتێسی 5 ملیۆن دلار قیمەتێسی ئار بە 5 ملیۆن دلار 10,000 تی هەڵدریاگی وەکو تۆ وەشەق ئەیوەنە بەرەی هەر شەڕێکە مەیلیان بێ مەگەر نەڕووین مەگەر وەکو قەحبە لە سووریە نەکەوتنە بەریان مەگەر لە ماجرای عێراقبازی وە پوڵ نەکەوتونە بەریان هەریستی چێژن پارە با بێ پارە با بێ بیزنس خاسیەکە مەگەر نەبوو دەی تۆ چون نەوگیتە ملەت ئەم خەڵکە پێی بەرناخوا چون تۆ ملت ئێوە درۆ ئەکەن ملت نییەن ئەرزش و فەزیلەتیشتان نییە مشتێک دەڵە دز و فاسد و ئەوانەنە قیەم و بەهاتان نییە بۆیە لە بەرچاوی من و ئاو سوود کە سیگارە نایێرن بۆ ئەم دیبەیتانە ئەەکەم لەبەرەوەی خوێنتان مباحەکەم تا ئەحیانەن پرتەپرتێک لەناو تاریخ نەمێنیتۆ جواوم داویتۆ من ئەزانم تۆ ئەقڵە ناکێشێ بڕۆی لای کەسێ کە فەلسەفەی سیاسی خوێندی و بزانە ئەم چەمکە من لە فەلسەفەی سیاسی دەرم هاورگە من ئیزافەم کردە بە ئیدەی سیاسی من ئێژم تۆ پێش لە قوڕوخکاری دەسەڵات قوڕوخکاری ئەرزش و بەهاکان ئەەکەی ئەمە شاراوەس ئیشی ئینتزاعی کەی دەریبێری تۆ هەڵگرە ئەم ئەرزش و بەها نیت کە بە بەلاش پێیانداگی نیت تۆ نەهەڵگری ڕۆحی کوردی نەهەڵگری کوردی تۆ هەشکام لەمانە نیت چون تۆ لە حیزی لە خائینی لە گایریاگ و دەرچوو گایریاگ و دەرچووی لە دروزن و خوێڕی و جاکەش دروزن و خوێڕ و جاکەشی کاکەمە ئەرزش و بەهای کورد نییە تۆ نە قارەمانی نە گەورە پیاگی نە دلێری نە سوار خاسی نە شاسواری نە گەورەی تۆ هیچنی تۆ ئەفتخار بەوەکەی دانێ پازدان لە ئێران و تێسوارە قناوێ ئەفتخاری پێکەی لەبەرەوەی خۆ خوێڕی دەوروبەرەکان و خوێڕی کوژیاگەکانە خوێڕی مشتی خوێڕی دەوروبەری یەکتریتانداگە خوانێ نێعمەت یەکلاندانیاگە خەریکە نەیخۆن ئەمە بۆ خەڵکە وامە ڕووماڵاتە ئەهەمیەتی نییە بەڵام بۆ من ئەهەمیەتی تۆ زانی من پێسەگرمەوە ئەو ناتوانێ بیگرێتەوە ئەو حەدی چییە لە گرا گەورەیە چێت ئێوە شم و پاقازە و بووگەن و پابووگەن و شەقخاتە دەرەوە کورە من ئەربابەکەت لە ئێرانە هەنگڵق نیم بڕیکە تۆ بەم دوو مەحافزەوە لەوێ دانیشتی تۆ ئەتوانی لەوێ دانیشی کەواتە تۆ بەر لەوەی هەر ئێقدامێ بکەی کۆمەڵی دزیت کردو ئیستا یا خەڵکە کورد قبوڵەکە ئەگەر تۆ خەڵکێکە دەست بەناوە کورد نەتەوەی کورد قبوڵەکە وەکو تۆ جاکەشی ئەرزشە گشتتانە بێشەرەفی ئەرزشە گشتتانە قنەرە ژێرە کێرۆخایی دەستگا ئەمنیەتەکانە دنیا ئەرزشە گشتانە گشتان قنەرن دێمە پیرۆستان بێ خوا دەوامتان با من ئەوە نییەم وا دیارە ئێوە قەوم لوتن ئەمە هیچ شەرەفێک نییە خۆ قنەری و جاسوسە خەڵکی بوون و میسیەنەر بوون و دەرچووگ و بێئەخلاق و دایکە خۆگیێ و ئەمە کەی بەهاو ئەرزشە بەهاو ئەرزش ئەمە ئەگەر ئەمە بەهاو ئەرزشە پێشکەچ و خۆت و قەومەکەت و ئەو میلەتەی کە بەهاو ئەرزشەکەتان ئەمەسە وە تۆ قوڕوخکارە ئەم بەهاو ئەرزشانیتە ئەگەر بێژگە لەمەسە وە تۆ بووگیتە ملەت و ئەحیانەن تفەنگچی من وتم ها تۆ ئەتوانی بێژی تفەنگچی بارزانیت جاموت عشرێکە بۆ خۆی ئەدا ئەکا ئەسێنی ناسێنیت وەزعێ مەسە ولی تۆ یە مەفهومی تێری کە ئەم مەفهومە هیچ چیرۆکێکی هاوبەشی نییە هیچ ملەتێکی لە دروستنەوەگە کۆمەڵی هەرچوو پەرچی دز وا لە دەوروبەر تا وەکو خۆت بێدایک و باوک هەر دەقیقەن بێدایک و باوک بە خاز بگەڕێ و گیان تا ئەقڵە بوێ تا ئیستە نەتزانی لەمەوە بعد بزانە کاورای کەرچۆن نایریتی و بوێ بژی بەشمەرگە شەرەفی کوردە لەکوێ شەرەفی کوردی و قەح بە باب دەقیقەن لەکوێ لە هەڵەبجە کەی شەرەفە کوردوی وەختەکە لە کەرکووک دەرەچوویت
وەختەکە لەم ئەواخرۆخە درۆنیانە کە دەقمتان دەمتان داخستو کەی دەقیقەن شەرەفە کوردی تۆ بە کامە پێوەر بە کامە ناسیۆنالیزم بە کامە پێوەرە ناسیۆنالیستی بە کامە چیرۆکە بەرزە کوردی دادەی یا بە کۆمەڵ قوبوڵەکەن گەشتتان فەزیلەتتان گەوادی جاکەشی وەقت نەریە یا تفتانەکەنەوە ئێوە هەڵگرە هیچ ئەرزش و فەزیلەتێنی کوڕە هیچ کوردایەتی چی مشتێق نەرەت فەمچی وەدەسە هاوردگە ئۆز زامان کە شاگۆ و چوبمە بنە بەرد و دڕخگەوە قڵما و وی ئێشە فرە بیاتکە گاوا باو پوڵەکەیشە سەنگە لە ئەرتەشەشە پوڵەکەیشە سندگە لە قەرارگای ڕەمەزان کارت ئەو گەسە سەگ باب تۆ یەک پرسیارە لە خۆت نەکردگە لە توولە عمرتا یەک پرسیارە لە خۆت نەکردگە تۆ پرۆسی ئەقلانیەتە تیا تەواو نەوگە دەر بهترین حاڵە دەتوانم بژم کزۆڵێکی بەدبەختی خەڵەت یاگوگی سادە دڵە بێ ئەقلوگی تۆ لە جێگەیەکە ئیشی قبولکەی ئەی بوا لە خۆتا شەهامەتە قبولکردنە ئەیب لە خۆت بوێ عزیزترین کەسە کوژیاوێ بۆ خاترەوەی سەدی تر بە کەسافەت نەدەی قبولی کەی ئەو عزیزترین کەسە تۆ تا ئیستە نەتزانی و لەمە بە دوازانی کتە و قبولی ئەەکەی نەیزانی ئەو لە دەورانە توان نەبوو تا بزانێ و دەنگە من ببیسێ تۆش لە توولە ئەمرە بیرە نەکردگەسەوە تۆ هەروای وە درۆ و خۆت ئێژی نەتەوە کەچی ڕەفتارێکەکەی ناوچە گەرایانەست کەچی ڕەفتارێک کە ئەەکەی عەشیرەییە ئەخە من تۆ کەی نەتەوەی وەیەکۆ تۆ کەی هەڵسو کەوتە نەتەوەتەکە مناکەی بابا تۆ هەرچی سەخافەتە خۆتە هاوردگتە ژی کورد واسە کورد قنگەرە و کورد دەرەچیە و کورد حیزە و کورد جاسوسی دنیاس و کورد دنیا ئەیجێت و هەر لە چەپەڵە مازانێ و کزە کزەکە و ئەوە نیە نوێنەرەکەیشی نادیا مرادە بابا ئەمە ئێوە ئێمە نینا بەناوە کورد و قسە مەکەن مشەخەسەن عەشیرەکەی خۆتان وەزعیەتەکەی خۆتان بێژن ئەمە کە پێت وە دیت ئەمە جمێن نییە دیت ئەمە جمێن نییە ئەمە جمێن نییە ئەمە فتوایە مباحکردنە خوێنتە باڤڵ تاڵەبانیژی شانازی ئەەکەین وە یەکێتی وەچی شانازیەکەی باڤڵ وەچی دقیقەن وەچی شانازیەکەی ئەوەی کە پرۆکسی دەوڵەتە ئێران بووی خەڵکە هەڵەبجە و بووی کوشتا ئێران دەرباز بکەی لە دەستە سەدام حوسێن بەچی شانازیەکەی بەوەی کە مەعاشە لە قەرارگای ڕەمەزان گرتگە ئیستە مەعاشە $1 ملیۆن یە قەرارگای ڕەمەزانە بۆ گەسۆ $100 ملیۆن شانازیەکەی بیزنسە خاسێکی بۆ دانیاگە دەسە خۆشوی شانازی بەوە بکە وەلێ وەسڵی بکەی وە کورد دڕیاگی خراو دڕیاگی وە خۆت و وە یەکێتی و وە گایریاگەکانی یەکێتر بیگەڕێنم و گیان تا ئێشە پێ بگا بزانم چەنی خیرەتە هەست و تۆپیاگەکانە یەکێتیە ئۆکەی گەڕیا پێتا چون من لەگرا پێوانەمەز من ئینسانە عاقڵێکم دنیا بەر ئەساسە تعاریف ئەگەڕێت ئەم دنیا سەرۆخکنی مشەخەسە مەگەر ناسیۆنالیزم لە ئوروپا نەهاتکە مەگەر دەوڵەت ملت لە ئوروپا نەهاتکە ئەمانە هەم ڕەوەندە مێژوویان هەست هەم تعریفیان هەست خۆ بە کەرەکەر ناکرێ کەرباوک بگاتە شەڕە فیشەک باوەڕکە فیشەکەی مەخاستن لە هینە ئێوە ڕێقن پان تۆ هەنووز متەوەجه نەوگی ئەمە کەشمەکەش و کۆمەڵایەتیە ها و تۆ هەنووز متەوەجه نەوگی تەکە کیا تەرەفی پێت منەوت من کەرەکەر تێرمە ناوە خیابان ها ئەو کەرەکەرانی وا تۆ تێریتیانە ناوە خیابان مشتێ مشەخوەرە بێعەقڵە تا بنە دەندان فاسەدە کۆنە ساوەڕخۆرە ئیسە مازۆرالا خۆرن کۆنە گەڵگەنیگە ئیسە گەڵ لەیزر کۆنن لەگرا گەورە ئەدا لە حیزی وەکو ئێوە پیای گەورە پیای گەورەی کوردی پیای گەورەی کوردی ئێژێ ئێمە قنەری و جاسوسی و خوێڕیگەری و دایکە خۆگیری ئەرزشمان نەوگە بەهامان نەوگە ئەمە بەهای ئێوەس ئێوە کێن ئێوە عەشیرەکەتان واسە ئەرمەنی و گورجین خەڵکە کوێی دنیان ئێوە وانە خۆ ئیسە متەوەجێ بووین ئەمە مەغەڵەتەیە دزینە ئەرزش و بەهاکانە ئەوەی ناوی حیزبی کوردی بازە ئەوەی ناوی تفەنگچی کوردی بازە لە گەواد گەوادە
لجاكش جاكشة، لبي أقل بي أقلة، لحيز حيزة، لقايرياق قايرياقة، لبي ناسيوناليزم وبي تشيروبون حدشيش تهس كشين لخويوة چون أروال سركش قوة كادرك ووقني أحيانا لا شي بوغنيوي أكوي أرزشو بحابياكا هل لخويو لخويو أم خلق لخويوة چون أم خلق كسرولي لخوي ناويني كز قوري لخوي ناويني كز مسؤولية وشحامة وقوري كردي لخوي ناويني هل لخويو مشتي كون الرعية الجاران شبلاين بوليدن تأيدي كان بويان أها من وهم ليني نداوتم زور وبور ما صاو كرة شلقاو خورا كي أما أقوري قوري أي قوري أها من لكل ما شانو هاتكم سوارم ملقح بكانة تاران بوغم أوان فرقي أنتك إيوة أمسا كأوان ادعاية شخصيتك إيوة بشخصية إيوة نيحيز سباي باز دارانن مشتي قايرياقن خلقك كشتان نخوتان قايرياق ترى إيوة بلاتان مهم نية بلام داني إيراني خوشي عكر خوي بقورة أزاني تي أشقي لأو أشقي ولي لتو ناچقي تو براسي حيزي أويش ولا لا تحيزة حد براسي أمانة ولي أما بكالك كشيهات بكالك منتي چون من إمكاني هستو ششك بوهما بمتهيو خلق محترميشة أو يشو واكو جياغ في الإنسان قوريكوغا أو إنسان اللي باشترين حالته إنسان غافل صادة ضليكوغا بيو بيشياغ درجير بوغا ده باشترين حالته لخرابترين حالته مع أشخور قرار غير رمزانوغا إيوغا وكو إيوغا شفت خاريك يا زمان افتخاركن وخوتان وشيتان افتخاركن والشرف النداشتتان وأقلتان وشيتان افتخاركن دقيقا دي أو بيش أو تشكا حيزة داننيها أو تشكا حيزة دانني دا بزانم أو تشكا حيزة نقهبانية قاي نجنكانتان بدس كاما مسؤولة إيرانية كا داينيني وشكا نوادا مسؤولة إيرانية كا خوانا خواسخ وقتي خليك جنكانتان أجيت لا قوني بروشيت كاكا بتشزواني بيت بيجم حالي بيتو بيشرفي خدكي وكار لحظه لبرا آینه تماشا که توزانی شرف و پیونیه و چی حالیه وی مشتی کرا قنق نره هز دابیر یان بزانم امانه سریانوی تو لقصانه که من کردم تو ازانی لکیو خلیکن پیسا اگرنو یا تو فکرکی و زور عشاگیری و عشیده فلا من هرچی عشیرت ایدم لشیش بابزانی عشیره مشیره لگران ناخوات هرچی تفنگشی ایدم لشیش بابزانی باب بزاني أو كلام من أبو تاريخ أمينيتو ملت تك تانا كان بتها لقراي يك نفر دنجا كردا الروح كردا يك نفر خو إيوه فلت كرنين كاورا حيزة $2 تمام بو أم دورة تمام بو دورانة حدشي فسادة إيوز تمام بو ولي باب بزاني لقال تمام بونا أم دورانة عمري شتان تواو أوي نخوتان اوي بوي بيتان كرديو عمري تواوي كصافة عفونته وكوي ويشي باك بكريتو وباك كريتو وتو ديت كإيمة توشو وهمنين دقرا صد إنسان مزن كردي دا أنيجي كركر بكبير قرا داني شبزانم توكي تو بچی انحصار فضیلت و ارزش کردوانه دستا دادی چوار دانه فضیلت و ارزش کرد ناوه اگر یکی به تو خواردی من ناو خوم گرم آی مسعود بارزانی خاندان طالبانی چوار دانه صفت values and virtues لکرد ناوبون والا وجود خوتان و باواتان و کزوکارتان تا من بیجم اشو بیلا رازکی شهامت دلیری وفا وكرد وخاك وسرزمين تشيروكا هاوبش ناسيوناليزم حتى أنا واقعا حتى أنا تو
سوار خاصی شاسواری چی ئەم ئەرزش و فەزیلەتە کوردیانە چین گیانبازی ودڵە خەتەرچوون ئێوە لە توول عمرتانە زاتان بوو گەبڕۆن ناو خەتەر حتا ئەربابی لەسەر و فەرمانی بەقمتان نەداوێت زاتان نەوگەیەک فشک تەقیمن کوڕحیز ئاخۆ لەبەر چاوتانە بوو 500 درۆمکریا بەقمتانەوە مشتی حەشت و شەعبی حیز نەتانتوانی بۆیان بڕۆنەوە دیو ئێوە چوار بەها بێژن کە نیشانەی شەرەفە ئێوەس یا هەنی کووردە یعنی چوار بەها و فەزیلەتی کورد بێژن کە ئێوە پارێزگاریتان لێکردگە تەجەسومی بووگن ئەقڵانیەت دانایی لە خۆبایی بوون جەنباز بوون لە ڕێخاک سەگ باب تۆ لە هەولێرە دانیشتێژی دەری ماڵە خۆمە نایدەبوو کەس سەگ باب کامە خەڵک و کامە ملت تۆ لەکوێ بووی وەختە ئەنفالەکان دەستکاری ئەنفالەکانە کرد پێشمەرگە حیزەکانە قنیان قوچی و تا دەوڵەتی عێراقی تابعین دروستکات بۆ عێراق تا کەنیشکەکان بووە ئیدغامیان بکات زاوزێیان پێ بکات تا میلەتی عێراق دروستکەوە تۆ خەریکە دروستکردن میلەتی عێراق بووی تۆ میلەتی عێراق دروست نەکرد جاکەش تۆ 2003 نەچوویت عێراقت دانیاوە تۆ ئیستا مەواتنە عێراقی نیەی جاکەش تۆ نەیتە ژێرە دەسە وزارەتە دفاعە سواڵە وزارەتە دفاعە عێراق ناکەی پێشمەرگە قنەرەکە بکاتە مەعاشخۆرە وزارەتە دفاع آخر بوو گو ئەخۆی لە خۆتۆ تۆ معلوم نییە کوردی تۆ معلوم نییە عێراقی تۆ معلوم نییە قنەرە کوێی تۆ نە عێراقیت نە کوردی معلوم نییە لە کوێهاتکی تۆ ئەگەر عێراقی وایەتە دانێ ڕەجولتان وەکو سەدام حوسێن تێکەوت ئێوە مشتی قنەرە خوێڕین وا دانێ سەربازە ئێرانی بەناوە حەقانی تێکاوە قنە تەکتەکتانەوە بابا خوێڕی تۆ هەر دەوڵەتی دەوڵەت بە پرۆتۆکۆل حرەکەتەکە نەخست وەزیر لە مقابل ڕئیس جمهور وەزیر ئەمورە خارجە بە وەزیر ئەمورە خارجە قاعانی تێت لە تارانۆ تێت سوارە ژنە ئەمتان ئەوێ سوارە ژنە ئەوتان ئەوێ سوارە ژنە قنە نووری مالکی ئەوێ تێ لە کوردستانە سوارە تەکتەکتان ئەوێ تێتۆ گەڕێکی تریاکی حیزە پازدار تۆ وڵاتی تۆ غوروریشت هەست کورە تۆ معلوم نییە کوێنەیت بابا ئەم دنیا سەری وە تەڕ نەگیریاگە وە تەعاریف گیریاگە خەڵک سێتانەکە بۆیە تۆ لەوانەیە مشتێک چڵکا و خۆرە حیزوە دەورتۆوێ تۆ بەلایەوە مهمی باوەڕکە ئەوە نیە بەلای هیچ کەسێک لەم دنیا هیچ کەس حەساوە بۆ ناکە بۆیە قانی تێسوارە قنە دەوێت حەساوت بۆ ناکەوە پیاگە نازانێ نە پیاگی نە مەملەکەتی نە ملەتی نە ئەرزش و بەهاتەز نە قیەمەتەز داوەشی دارزێ ئەم فشە لە تەمەنە 80 ساڵی 90 ساڵەگیەوە ئەوە چۆک شەرەفە چەکە شەرەفێکی شەرەف یعنی چی ئەوە لە تاو بێشەرەفیا چوبنە سە مەسیف سەلاحەدی دانیشتنەوە سەر تەپەوە چون شەرەفتانیەوە زانە ماڵ لەسەر تەپە دروستکەن وانە بەرزاییە دارەی شەرەفەون ئەچنە دەباشان و ئەچنە قەڵاچۆلان لە بێشەرەفیا ڕۆنە جێگەی بەرزەوێسن یا لە بەرزاییە ئەوێسن وەکو هەڵۆ بەسەر ئەم سەرزەمینە لە هەر کوێیەکە کەسێک تەحەدای کەسێکەکە ئێوە داوەز نەخوار و بابەتۆنێکی وان بارزانی درۆنێکیان کرد و قنی ماڵەکەی زاتین و دەمکاتەوە مەحکوومە کرد هەر نازانم چۆن زاتە بوو مەحکوومیکەی متوەجی بووی ئاغای بارزانی متوەجی بووی ئاغای تاڵەبانی خاص متوەجی بووی تەوەجۆ بکە من جمێن وەختی ئەدەمۆ تۆ کە سابت یەکەم تۆ پیاگ نییە تۆ شەرەفە نییە تۆ ئەوەی کە زاهرەن باسر نەکردگە و فرۆشتکتە سۆ من هی زمانێ فکرم کرد تۆ ئینسانە محتەرەمێکی تۆ خانەدانی تۆ پیاگە کوڕە پیاگی تۆ دارای ئەرزش و فەزیلەتەکانە کورد یەک زمانێ کە سەیرم کردی دیم قنەری کورە ژێرخەوە دنیای تۆ جاسوسە دنیا بێشەخسیترین ئینسانە دنیای جاکەشترین ئینسانە دنیای تۆ خۆتیش دەزانی من ڕاستەکەم تۆ خۆتیش ئەزانی من ڕاستەکەم بێ بە پێوانەی تەمام تەعاریفای دنیا ئێوە هەڵسەنگێنین لا خۆتۆ کەرەکە میلەت و کورد میلەتە نەداشتە
تو إيش بزاني 5 مليون خلق إقليم كردستان مهم نية من مهمم كنا يعلم تو بجيت من مهمم ون 5 مليون قاو جورك بو خوي داني شي شرحشتا 9 مليون إيراني قاو جورك هر كتبات من السري أوسيكا بوي فرقناكا فرقك بوينية صدام بيد يا مقتدى صدر بيد عبد الكريم قاسم بيد يا توبي بوي فرقناكا لو ورك بوي بخوا إذا كركري جديدا في روجن فرق أهميتي يعني هزل السنوق الدن دان أتورين دن أن وأو دن أنا أم وكو جيني امشوش وكي نايجي صحاروا دا ويكي كتر أو هر أدا فرق كينيا يا شاسوار أيجي يا تو أيجي أما بو خخوا بو غاندو سيكرغا كاكا مي ناتواني برانه رانوي ران براني گركه مي اوس ناكا تو حالي دي من نازم وچ زواني بيد بجم كاوراي كر فقط بزانا اوزاعت خاصني كركر لما زياتر نكي كركر لما زياتر مكان بس لجيجيكا حريجن هوش مجولي هوش مجولي كاوراي بي اقلك كر يودو رستقسى نازان بكن اعوان اقل تانية هوش كاوراي ايراني شو قصد دواوة تو ناچي تدواوة عبيتم ثابت كرنا ملتي نغيرة واتي عبيتم ثابت كر خود يارا خو نيي چون تو اگر ادعاب كي الشرفي كي شتاز ايشي ميجوي كي بو تعريف كيتو يقوري كي تاز ايشي ميجوي كي بو تعريف كيتو چواري دولو بر نشان بن ابيانا هز ده ايوان نيستان او من وتم نيستان من ازانم تويش ازاني او قمركي لايش ازانيت ديترم روداريانا نكن خلق كردوار هب كسيش هاتا لا تاونتي بارتي ويكيتي مو خوي قدس بون بوقنية ما قمرة جدي ما يقرن بارتي ويكيتي يعني قمر دسي بوبون كمر بنكي بكاتو دوخ بنكي بكاتو اما داني كون قمرة قرار غير رمضان وتازع عادت كردقة امروج وامانسة جدي ما يقرن كاورا چون كاورا يك دحفة دو دحفة سي دحفة چوار دحفة بو خو تكيتو كر كرحيز مگر حلبجة تو نتكرد مگر تو نتكرد تا ايران درباس كريد قحب باوك جيا قوا باوك وخوتو جلال طالباني تو حكي قواد يكيتي تو حكي قواد بارتي جيا واخلق حلب جو كرتان حيس كرد حيستان كرد لبروي دولة ايران بيغلو جيا قوا باوك قدزل حكي كبونا ما قصو هر خليكي كبابي ما سيدو قنا خوي لا يلقونا دنياتان خوارد للسليماني ولا هولير لوتي حكومتي اقليم تان دانيا قشتان بيزو قنا كان ششيش قنا مبودانيو مزا قنا خوان ناني وارا قنا خوان شو قنا خوان لا يوخ